لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما حاڵەتەکانی سووتانی فیل پەمپ و ئاگرگرتنی ئۆتۆمبیلی هاوڵاتیان لە کاتی ڕایکردن لەسەر شەقامەکان زیاد دەکات. شارەزایانیش لە ڕێی پەیامەوە هۆشداری و زانیاری لەسەر ئەم حاڵەتە مەترسیدارە بە بینەران دەدەن. کێشەی فیتپەمپی ئێمە لەم ڕۆژەیە بەهۆی کوالێتی بەنزینەکەمانەوە، دووەمیشان بە هۆکاری کێشەی فیتپەمپەکانەوە کە تیجارین ناتوانێت بەرگەی ئەو کارەبا و گەرما و بەنزینەی ئێمە بگرێت، بۆیە بەهۆی ئەم هۆکارەوە فیتپەمپەکانمان ئەسووتێت. اینجا لەگەڵ ئەوەشا فیوزیە کە فیوزەکانی ئەسووتێت دەچن چەتاڵی ئەەکەن نەبێتە هۆی گرگرتنی سیارەکان. زیاد لە حەد گەرمە بێت فیتپەمپەکەش تیجاریە لەناو ئەوە ئەکوڵێت، زیاد لە حەد گەرم ئەبێت و ئەسووتێت و هەندێک جار وایرەکان ئەتوێنێتوانێ و ئەبێتە هۆی گرگرتنی سیارەکە کە دەستکاری فیوزەکانەکان چەتاڵێکن لە بریەوەی فیوزە شەریکەکە بێ چەتاڵی ئەەکەن و بۆ هۆکارش سیارەکە گڕ ئەگرێت. هۆکارەکەمان ئەوەیە. شارەزایانی میکانیک هۆکاری گڕگرتنی ئۆتۆمبیلەکان بۆ نزمی کوالەتی بەنزین و خراپی فیل پەمپەکان و کەم تەرخەمی شۆفێران دەگەڕێنەوە. فیتپەمپەکە خۆی ئەمڕۆ لە بازاڕەوەی زۆربەی هەیە سینیە بەڕاستی خەڵکیش پارەی پێ نایە بەشتی ئاسڵی ڕاستیەکە ئەمەش هۆکارە لە 112 ئەو قووەتی فیتپەمپە خۆی بێ لە 108 بێ شێوە عیلمیەکەی، بەڵام ئەوەی لە بازار لە 112 ئەمە بێتە هۆکاری سووتانن. ڕۆژانە ئەمڕۆ دیتر دنیا گەرمە زیاتر تەبەخور دروستە بێ لە ناوانێ یان کانسەرەکەی تاوانی یا سیستمی پاپ و کانسەر و هەواکانی تاوانیە، ئەمانە هەمی هۆکارە بۆ سووتاندی فیتپەمپەکە. بەپێی ئامارێکی فەرمی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی هەرێم لە نۆمانگی سەرەتای ساڵی ڕابردوو 266 ئۆتۆمبیل بەهۆی خراپی کوالەتی بەنزین و خراپی فیل پەمپەوە سوتاون و ساڵانە ژمارەکە ڕوو لە هەڵکشان دەکات.